بڕیاری پاشەکشەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و سیناریۆکانی دروستکردنی ناوچەی کارەم لە وڵاتە زنجیرەیەک لێکدانەوە و کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە کە بەشێکیان تا ئێستا بەردەوامیان هەیە. لەو نێوەندەدا وڵاتانی ناوچەکە بەتایبەت وڵاتانی پەیوەندیدار بە دۆخی سووریاوە لە هەوڵی تێگەیشتنی ئەو گۆڕانکاریانەدان کە بەسەر استراتیژی ئەمریکا داهاتووە لە خۆرەڵاتی ناوەڕاست بەگشتی و سووریا بەتایبەت. دروستکردنی ناوچەی ئارام بە قوڵایی زیاتر لە 30 کیلۆمەتر لەسەر سنووری نێوان سووریا و تورکیا خاڵێکی گرنگی گۆڕانکاریەکانە کە ڕەجەب تاییب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا پێشوازی لێ دەکات. بەڵام جێبەجێکردنی ئەو بڕیارە بەلای تورکیاوە لە خودی بڕیارەکە گرنگترە بۆ پێی تورکیا ترسی لاوردەکاریەکانی جێبەجێکردنی بڕیارەکە هەیە. هاوکات تا ئێستا خودی ئەمریکا بە دوای ڕێگەچارەیەکدا دەگەڕێت بۆ ڕازیکردنی سەرجەم هێزەکانی پەیوەندیدار بە دۆخی سووریاوە بەتایبەت ئەوەی جێگای پرسیارە لای ئەمریکا کە دوای پاشەکشەی هێزەکانی لا سووریا کێ دەتوانێت لە ڕووی سەربازیەوە جێگەی بگرێتەوە. لەلایەکی ترەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەرەتای کێشەی سووریاوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەستوەردانی لەو وڵاتەدا کردووە و ڕێگەی با ڕووسیا داوە بەو جۆرەی دەیەوێت لە سووریادا سیاست بکات. تا لە کانونی دومی ساڵی ڕابردوودا و لە ژێر فشاری کۆنگرێسدا ئیدارەی ترامپ ئەستراتیژی تازەی خۆی لە سووریا ڕاگەیاند کە خۆی لە دژایەتی داعش و بەرتەسکردنەوەی ڕۆڵی رووسیا و ئێران و ئاساییکردنەوەی دۆخی سووریادا دەبینیەوە. لەو نێوەندەدا واشنگتۆن پێکهێنانی هێزێکی سەربازی 30,000 چەکداری ڕاگەیاند کە زۆرینەی لا هێزەکانی سووریای دیموکرات پێکهاتبوو. ئامانج لا دروستکردنی ئەو هێزە لەلایەک بڵاو پێکردنی بوو با درێژایی سنووری نێوان سووریا و تورکیا لە باکوورەوە هاوکات پاراستنی سنووری نێوان عێراق سووریا بوو. بەڵام دواتر لە ژێر فشاری ئەنقەرەدا ئەمریکا ناچار بوو پاشەکشە لە بیرۆکەی دروستکردنی هێزێکی سەربازی هەمیشەیی بکات لە باکووری سووریا. لەگەڵ ئەوەشدا تورکیا دڵنیایە لە سەقامگیری سنوورەکانی لەگەڵ سووریا و داوای دڵنیایی زیاتر لە واشنگتۆن دەکات.